بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي قولة طاعتي هم لا يقبلك إن شاء الله. خواهي قولة لعذاب قبر آقري جهنم بمان بارزة إن شاء الله. باسی ئەم شەومان ئەوەیە زۆر جار تاوانێک ئەبینین لە ناو کۆمەڵگادا، هەڵەیەک ئەبینین لە ناو خەڵکیە، نازانین بە خۆمان جاری وا هەیە ئەو هەڵەیە ئەو تاوانە دەستی خۆشمانی تایە، کەم تەرخەمی خۆمانی تایە، ئاگامان لە خۆمان نییە لە ناو هەڵە و تاواندا ئەژین، خەڵکی کەژ متتەهەم دەکەین و تاوانبار دەکەین. عولەماکانە فەرموون زۆربەی تاوانبارەکان و خراپکارەکان هەست ناکەن بەوەی کە تاوانیان ئەنجام داوە، بەڵکو بیانوویەکی بۆ ئەهێننەوە. بۆ نمونە ئینسانی وا هەیە بەخیلە، ڕژدە، ئەڵێ ئەوە من ئیقتیساد دەکەم، من پارە کۆ ئەکەمەوە. ئینسانی وا هەیە مناڵەکانی ڕەش و ڕووتن، بەخیلە، یارمەتیان نادا، بەڵام ئەڵێ ئەوە من ئیقتیساد دەکەم، ئەوە من پاشەکەوت دەکەم. ئینسانی وا هەیە ئازاری خەڵکی ئەدا بە زمانی، ئەڵێ نا ئەوە من سەریحم، ئەوە من سەریحم، ئەوە من قسەم لە ڕووە، من حەجی لە دڵمایە، ئەوە ئەڵێ من نازانێت کە بە زمانی ئازاری خەڵکی ئەدا. ئینسانی وا هەیە دوو زمانە، دوو لە ڕووی بەڕێستان، قسەهێنەر و قسە بەرە، ئەڵێ نا ئەوە من ئامۆژگاریکەرم. ئینسانی وا هەیە مەغرورە، ئەڵێ نا ئەوە من سیقەم بەخۆم هەیە. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا. خواهی گەورە ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، پێیان بڵێ خەبەرتان بەمێ، ئاگادارتان کەمەوە خەسارەتمەندترین کەس کێیە؟ ئەو کەسەی کە زۆر خەسارەتمەندە، ڕەنجەڕۆیە، مایە پوچە، کێیە؟ ئەی پێغەمبەری خوا کێیە صلى الله عليه وسلم؟ ئەوەیە کە ضل سعيهم في الحياة الدنيا، لە ژیانی دنیادا ڕێیان گوم کردووە، خراپە ئەکەن وا ئەزانن چاکەیان کردووە، خراپە ئەکەن وا ئەزانن بەرامبەرەکەیان خراپی کردووە، خراپەکەی خۆیان نابینن. وهم يحسبون أنهم يحسنون صنعا، وا گومان ئەبەن خۆیان چاکەیان کردووە، خەڵکی متتەهەم دەکەن، خەڵکی تاوانبارەکەن. گوێ بگرن بۆ ئەم بەسەرهاتە با بچنە ناو واقعی باسەکەوە، جوان گوێ بگرە. هەر یەکێ لە ئێمە ئەمە بەسەر خۆیان هاتووە. ژن و مێردێک هاوسەرگیری دەکەن، ئەبن بە هاوسەری یەکتری، ماوەیە دەستگیران دەبن، دوای ماوەیەک ئەڕۆنە ناو کەژاوەی هاوسەرگیریەوە و گەنجەکە کچەکە ئەگوازێتەوە و لە شارێ لە شارەکان شوقەیەک ئەکرێت و لە قاتی سەرەوە ئەبن بە
شقە نشین لەناو شقەیە ئەژین هەمووشتان ئەزانن شقەکان نزیکی یەکن پەنجەرەکانیان لە یەکۆ دیارە ئەم بەر ئەو بەر ئەبینێ بەیانیەکیان ئافرەتە هەڵەسێ خواردن ئامادە دەکات بۆ مێردەکەی لە پەنجەرەکەی خۆیانەوە سەیری شقەکەی بەرامبەر ئەکا ئەبینێ لە لای پەنجەرەی شقەکەی بەرامبەر لە پەنجەرەکە باڵکۆنێکی لێیە هەندێک جلوبەرگ هەڵواسراون بە مێردەکەی ئەڵێ بە هاوسەرەکەی ئەڵێ ئازیزەکەم سەیری ئەو جلانە بکە چەند پیسن بەڕاستی ئافرەتێکی بێسەلیقەیە جوان نەیشتوونەها سەیری کە چەند پیسن کەمێکیش پێ ئەکەنێ بە کابراو بە سەلیقەی ئافرەتەی دراوسەی لە شقەکەی ئەو بەرەوە ئەم ڕستەیە هەتا مانگێک هەموو بەیان یەک دووبارەیە کاتەوە هەر جلوبەرگێک ئەو ئافرەتەی ئەو بەرامبەری هەڵی ئەخات ئەم لە پەنجەرەکەی خۆیانەوە لە کاتی نانی بەیانیا سەیری ئەکات سێرەکە جلوبەرگێکی چڵکن پیس و پۆخڵ تا مانگی ئەمە بەردەوام ئەبێت دوای مانگێ بەیانیەک هەستان ژنەکە سەیری کرد جلوبەرگی ماڵەکەی بەرامبەری زۆر پاکن زۆر سپین زۆر جوانن زۆر پاک بوونەتەوە چڵکیان پێوە نییە پەڵەیان پێوە نییە خەندەیەکی کرد دووڕێ کردە پیاوەکەی وتی چاوت لێیە پیاوەکە سپاس بۆ خوا لە کۆتاییدا ئەمە ئافرەتەی دراوسێمان فێری جل شۆردن بوو ئەها جلەکانی چەند پاکن ئەها سەیری کە چەند جوانن ئەها سەیری کە چەند ڕێکوپێکن ئەها تۆزیان پێوە نییە ئەها لەکەیان پێوە نییە جوان بێگرە مسڵمان جوان دڵی بەرێ مسڵمان پیاوەکەش وتی نا هاوسەرەکەم نا ئەم بەیانیە من زوو هەستام ئەو شوشەیەم پاک کردەوە کە تۆ لە شوشەکەوە سەیری جلەکانت دەکرد شوشەکەی خۆمان پیس و پاخڵ بوو چڵکی پێوە بوو لەکەی پێوە بوو تۆ لەو شوشەیەوە مانگێک سەیری جلی خەڵکی و کردووە لە شوشەی خۆتەوە سەیری بەرامبەر کردووە مانگێکە تۆ گاڵتە بەم ماڵە ئەکەی شوشەکەی خۆت چڵکن بووە بەڕێزەکەم مانگێکە تۆ ئەڵێ جلەکانی پیس و پۆخڵن لەکەی پێوەیە ماڵەکەی خۆت بووە لەکەی پێوە بووە چونکە ئەو شوشەی تۆ سەیری جلەکانی خەڵکیت پێ کردووە زۆر پیس و چڵکن بوو ئەوە پاکم کردەوە ئێستا ئەم ئافرەتە جلەکانی هەرکو خۆی وایە تۆ خۆت خەلەل لە خۆتەوەیە مسڵمان خەلەلەکە هەڵەکە لە خۆتەوەیە پندوانەی زۆر تایە ئەم بەسەر هاتە کە کەم و کورتی و هەڵە لە کەسانی ترەوە هەیە جاری وا هەیە ئەیبینی بێئاگا لەوەی کە ئێمە خۆمان کەم و کورتیمان هەیە 50 ساڵە نوێژەکەین ئادابی مزگەوت نازانین جاری وا هەیە 50 ساڵە نوێژەکەین قامەتێک نازانین نازانین نوێژگەڕانەوە چۆنە 50 ساڵە گوێ لە مامۆسا ئەگرین کە چوینە دەرەوە هیچمان لەبیر نامێنێت 50 ساڵە ئامۆژگاری ئەکرێن ئێستەش نازانین باوەڕ کە ئینسانی وا هەیە نیەتی سنەت دێنێ ئەڵێ نیەتم هەیە 2 ڕەکەعات نوێژی سنەتی نیوەڕۆ فەرزە لەسەرم یەکەم بۆ خوا زۆر جار ئینسانی وا هەیە ئەڵێ سەمیع الله لمن حەمیدە لمن ئینسانی وا هەیە 50 ساڵە نوێژەکە نازانێت کەی فەرز بگێڕێتەوە کەی سنەت بکات هەموو شتێک باس کراوە ئینسانی وا هەیە چەندین ساڵە مامەساتی ئەڵێ کاکە سەفەکان پڕکەنەوە ئێمە هەڵەکە لە خۆمانەوە هێڵەکە کاکە لە دواوە نوێژی سنەت مەکە با بەبەردەم تۆ نەچێ لەگەڵ خۆتان مناڵەکەت بێنە بۆ مزگەوت با عەزێتی خەڵکی ناخۆن لەگەڵ یابە هەڵەکە لە خۆمانەوەیە زۆر جار هەڵەکە لە خۆمانەوەیە و بەرامبەر متهم دەکەین خوای گەورە پاکمان کاتەوە لە هەڵە ئینشاءالله خوا لە گوناهمان خۆش بیت خوای ڕەحممان پێ بکەیت خوای بەزەیی بە حاڵمان ئەبێتەوە خوای ئیسلاحی حاڵمان کەیت خوای دوعاکانمان گیرا بکەیت
خوایا شیفای نەخۆشەکانمان بی یا ربی خوایا هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوایا بەزەی و بە حاڵیا بێتەوە خوایا دوعاکانمان گیرا بکەی خوایا وڵاتمانەوە دانکەیتەوە خوایا هەرزانی خەیتە وڵاتمانەوە خوایا لە گوناحی باوک و دایکمان خۆش بیت لە گوناحی مردووەکانمان خۆش بیت خوایا شیفای نەخۆشەکانمان بی یا ربی هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوایا شیفای بی یا ربی خوایا هەر کەسێ چاکە بەرامبەر بە دین و ژین و ئەخلاق و سەروەری ئەم میلەتە خوایا چاکی بۆ بکەی ئەوەی خراپە خوایا چاکی کەی ئەگەر چاک نابێ یا ربی خوا لە ناوی بەری خوایا بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایا بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.